ئەو پرۆژانە لە ماوەی 2 ساڵی داهاتوو ئینشاءڵڵا هیچ شارێک هیچ شارۆچکەیەکی کوردستان نامێنێ کە کێشەی ئاوی هەبێت. هەرجەیەک پرۆژەی ئاوی خواردنەوە پێویست بێت بە چارەسەری ڕیشەیانە هەڵقڵاو لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و دیدگای جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی کە چارەسەری ڕیشەیی کێشەکان بکرێت نەوەک چارەسەری کاتی. بۆیە دەبینن کە هەم لە هەولێر پرۆژەی فریاگوزاری گەیاندنی خێرای ئەو بۆ هەولێر و پرۆژەی ئاوی قوشتەپا یەکسەر جێبەجێکران، پرۆژەی ئاوی چەمچەماڵ گۆفتەپا ئێستا لە ژێر جێبەجێکردنە، ئەو ڕۆواژەی گرێبەستی پرۆژەی ئاوی دوکان سلێمانی دڵی سێمان کرد و پرۆژەی ئاوی بەردەڕەش ئێستا لە فحوساتی جیۆتەکنیکیە، پرۆژەی ئاوی خەبات ئێستا خەریکی حالەکردنە و ئەو پرۆژانەی کە گرفتیشیان تێدا بوو ئەو پرۆژانە لە ماوەی 2 ساڵی داهاتوو ئینشاءڵڵا هیچ شارێک هیچ شارۆچکەیەکی کوردستان نامێنێ کە کێشەی ئاوی